بەڵێ کاک دکتۆر سەرەتا دەستخۆشید لە یەکەم بۆ وروژاندنی کەیسی وانەبێژان لەبەرەوەی وانەبێژان لە معاناتێکی زۆر گەورەیان ئێمە حکوومەت هێرێمی کوردستان حکوومەتێکی سیاسیە باڵی کێشاوە بەسەر هەرێمی کوردستانە حکوومەتێکی سیاسی گەندەڵ کە ئەتوانم بڵێم بۆیە پێڵم گەندەڵ چونکە لە هەموو وڵاتێکە لایانی پەروەردە زۆر گرنگە کە باسی پەروەردە ئەەکەیت طبعاً پەروەردە پێش فێربوونە من بۆیە باسی فێربوونەکە ناکەم لە پێشە کاتێکە تۆ ئەڵەی پەروەردە کە پەروەردەت کرد ڕاستە تۆ لە ماڵەکانەوە پەروەردە دەست پێکە هەتا گاتە قوتابخانەکانیش چونکە بڵێ تونەڵی مناڵێک کە ئەتاوەکو تەمەنی تا گاتە پۆلی 12 ئەتوانم هەر پێی بڵم مناڵ لە دوای جامیعەوە ئیتر کەسێکی گەورە و پێگەیشتۆ و خۆی خاوەنی قەرار و بڕیارەکانی خۆیەتی ئەم مناڵەکە لە بەردەستی ئێمە لە پۆلی یەکی بنەڕەتی تا گاتە پۆلی 12 بنەڕەتی و کۆتایی بە خوێندنەهێنێ ئەم مناڵەکە لە بەردەستی توایە تۆ ئەبێ یەکەم پەروەردەیکەی دووەم فێریکەی بەڵام ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ توانای ئەوەمان نەماوە هەم نەگرنگی بە پەروەردەکە بین هەم بە نەفێربوونەکەش بۆچی دیقەت بە مامۆستایەکی وانەبێژ سەرەتا پێش هەموو شتێک کە زەواجەکات طبعاً سەرەتای زەواجکردنەکەی ئەبێ یەکسەر هەر لە خوێندنەکەی بەردەوام بێت و دوای ئەوە کە مناڵی ئەبێت سەیرەکەیت من با خۆم بڵێم 3 ڕۆژ بۆ مناڵم بووە بە عملیاتەوە هەستاوم چوومەتەوە بۆ مەکتەبەکەم مناڵە 3 ڕۆژانەکەم لەگەڵ خۆم بردو بۆ مەکتەب مدیرەکەم لێرە شایەتی حاڵە کە ئەو ئاگای لە مناڵەکەم بۆ تا دەرسەکەم وتوەتەوە باشە و دوای ئەوە سەیرەکەیت ئەم مامۆستایە بووی نییە ئێستا هاتن بڕیاریان دەرکروتیان مامۆستای وانەبێژ نابێت بەم شێوەیە بڕوات 21 ڕۆژیان نابە مامۆستایە کە مناڵێ بێ من لێرەوە بە حکوومەت یارێمی کوردستانە لە مناڵێکی 21 ڕۆژە کە تۆ نەتوانی مناڵەکەی خۆت پەروەردە بکەی ئەی چۆن بتوانانی مناڵی خەڵک پەروەردە بکەی لە دوای تۆ ئەم مناڵە شیرینەیتێ ئەی ئەم مناڵە بە خێوینەکەی خزمەتی نەکەبی بی لە کوێداینی جامل لێرەوە بە حکوومەت یارێمی کوردستانە لەم کە تۆ موچەیەکی وانایی بە من مناڵە 21 ڕۆژەکە بۆ کوێ بەرم یعنی باشە ئەنج دوای ئەوە مناڵەکە گەورە ئەبێت سیرەکەی کاتی ڕەوزەتی من چەنەها مامۆستایتر بەخۆشمەوە مناڵەکەم دوانم کاتی ڕەوزەی بۆ نەمناردووە بردوومە لە مەکتەب داخڵم کردو ئەم ساڵ مامۆستاکە و توێتی تۆ خۆت مامۆستای چۆن مناڵەکە ڕەوزەی نەخوێندووە یعنی بەڕاستی ئەمە هاتینە سەر مناڵی ڕەوزەکەش دوای ئەو وردە ئەم مناڵە گەورە بێت بەڕاستی من مامۆستا ئەزانم و توێتی مناڵەکەم لە مەکتەب لە ڕووی نایە بڵێ دایە مامۆستایە ئەزانی بۆ لەبەرەوەی وتێتی دایە تۆ ئەگەر مامۆستایەکی تر بێتە شوێنت مامۆستایەکی میلاک تۆ نێریتە ماڵێ ئێ باشەکە ئەو نێرایە ماڵی تر مامۆستانیە لەبەرەوە مناڵەکانیشمان لە ناو مەکتەبەکانە لە ڕویان نایە بڵێ دایکمان مامۆستایە من وەکو خۆم مامۆستایەکەم لە مەکتەب لە پەیمانگاش دەرسەڵێمەوە لە تەلەڤزیۆنی پەروەردەش مامۆستام لەلایەن وەزیری بەڕێز لەلایەن بەڕێوبەری پەروەردە لەلایەن کەناڵی بۆ نمونە پەروەردەوە پەروەردەی سلێمانی لەلایەن کەناڵی کەی 24 لەلایەن بەڕێوبەری پەروەردە چەندین سوپاسنامەم وەرگرتووە زۆر سپاس مەمنونتانم بۆ سوپاسنامەکەتان بەڵام ئایا ئەم سوپاسنامەیە گیرفانی خاڵی من پڕکات ئایا ئەمە لە معاناتەکانی ژیانی من کەمەکاتەوە باوەڕکە لە پۆلا من ماسی مامۆستای ترەکەم لە پۆلا دەرسی وتۆتەوە تەق دەرگایە فەرمۆی زانی و بەڕێوبەرەوەی زانی و دایکی تەلەبەیەک هاتۆ پرسیارکە مامۆستای گیانوەرە دەرێ میلاکێک هاتۆ تۆ بڕۆرەوە ئێ باشە ڕەنجی چەند ساڵی ئەم مامۆستاوانە بێژە چی لێ هات باشە ئەجا کە تۆ پێویستت بە مامۆستاوانە بێژەکەی و پێویستت پێێتی و جێگەی پێپڕەکەیتەوە ئەی باشە کە پێویستت پێێتی و لە کەرتی پەروەردا زەڕورە ئەی بۆ داینامەزرێنی ئەی بۆ وای لێ ناکەی کە بتوانێت ئەویش زانانی ژیانی خۆی بک بەم پیشەیە